بەهار وەرزی جوانی و نوێبوونەوە و هێمای گەورەی و دەسەڵاتی دروستكەری بونەوەرە یەکێک لە بەخششەكانی پەروەردگار لە وەرزەدا دەیاها جۆر خۆراکی گیایی و گیاو گۆڵە كەوا سەرتاسەری دەشت و دۆڵ و کێوەکانی ئەم هەرێمەی تەنیوەو و پركردووە. ساڵانە لە وەرزەدا هاوڵاتیان بە بچوك و گەورە ڕوودەکەنە دەشت و دۆڵ و کێوەکان بۆ دەستخستنی ئەم جیا بەهاریانە. زۆر بەخێر بێن بۆ توشتانە کارۆخی هەوڕۆشە هاتینە ئەو مەنتیقەی لۆ سلێرچێ هاتینە و لۆ کەنگرا و لۆ سەفرەی و هاتینە مار و مندار مەهینارێ رابین تا هێوارێجە هەندێک سلێرچێکەین و هەندێک کەنگراکەین و ئەوەی لێی بوو ئەوەی خوا کردی قسمەت کەنگری سلێرکما کردینە لۆ هەندێ هاتین مادرەت بگەڕێم لاقمە بەوێشین لاقم هێشتێ بچیتە دەوێ لا أبو درماني دكتوري سيترخ هذا شو زان تيجي زان بخوا إجامل حملة وأجيالي ما بنتنا عيلينا بي هم منا عيالي بونجيالي كانجيالي نسليرتيالي رياسيالي حمشتيالي جیا بەهاریەکان جگە لە خواردن و هەڵگرتنیان وەکو سەرچاوەیەکی بژێوی گیان بەکاردێن و هاوڵاتیان لە بازار دەیفرۆشن و خەرجی ڕۆژانەیان بۆ لەسەر دەردەچێت. خەڵک لە دەکرێتن سیاعەت وانە سەفرەتی وانە ڕۆژی جمعە و پێنجشەمە بە زۆری ڕق فەرقی هەیە دەگا ڕۆژانی دیکە کەنگرت لە لای منتیقەی پیرانێ و دۆڵی بیا و ئەوانە ڕادێ بە زۆری ڕۆژانە دێمەش لێیان نەکڕین و خەڵک لە بادی ناچدەینیت منتیقەی سیدەکە و حاجی ئۆمەرا و ئەو نوع عەجیانە چدەین ڕۆژانە ئەمەشان لێکردن لێرەوە لیان وەرەگرینەوە. ڕێواسیش چەند زۆرێکی هەیە توان بڵێم ستا لۆ نمونە ئەویان ناوکە ئەوە پێی گوترێ ناوک ستا ئەویان پەلکە بنکەکەیتی زۆری تریشنەیە پێگوترێ بنبەر ئەو سێ زۆرە ڕێواسە سەرەکیە باسی ڕێواسێکن ڕێواس ئەو سادا گەلێک زۆرە ئێمەش ڕۆژانە بژێوی ژانی خۆمان لەسا بەیان دەرێ خۆ بەو جای خەریکەین ئەمەش دەکرین لە خەلکی لێرافرۆشینەوە. گژوجیا بەهاریەکان سەرەڕای ئەوەی وەکو سەرچاوەیەکی خۆراک و بژێوی ژیان بەکاردێن لە ڕووی تەندروستیشەوە سوودیان لێ وەردەگیرێت. واتە ئەمڕۆکە لە طبی حەدیثیشدا بڵێن لە پزیشکی سەردەمی ئەمڕۆژدا جیا هەر گرنگی خۆی هەیە وەکو گرنگی پێ ئەدرێت و بەکاردێتن لە بیرمان نەچی هەتاکو ئەمڕۆژ پزیشکەکان زۆرێک لە چارەسەرەکان کە بەکاری دەین و بۆ نەخۆشەکانی ئەنووسن هەمووی لە جیاوگۆڵەکانە بۆ نمونە ئەسپرین دیجیتال هەروەها کینین ئەفیون ئەمانە هەمیان لە گیانەوە مەزدەری سەرچیان سەرچاوی سەرچیان جیاوگۆڵەکانن کەواتە جیایەکان گرنگێکی زۆریان هەیە لە ژیانی مرۆڤ. وەرزی بەهار یەکێکە لەو وەرزانەی کە پڕگەتی لە ناز و نیعمەتی پەروەردگار لە وەرزەدا هاوڵاتیان ڕوودەکەنە ناوچە شاخاویەکان و شوێستانەکان بە مەبەستی هێنانی گژ و جیا بەشێکیان بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان و بەشێکی تریشیان تەنها بۆ خواردن دەیهێنن. ئازاد ئۆمەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام کوێستانی کارۆخ باڵەکایەتی